وەردەگرن کاروان داواکاری و ڕۆژنامەنووسانەی کە داوا دەکەن بە چەند میکانیزمێک زەوی بەسەر ڕۆژنامەنووساندا دابەش بکرێت چییە؟ بەڵێ سڵاو لێبێ مێرەبان بەیانی باش مێرەبان بابەتی دابەشکردنی زەوی چەند ساڵێکە لە کەرکووکا کێشەیانی هەر ئێستانە ئێستا جارێکی دیکە ئەو دەنگۆیە گەرم بۆتەوە ئیداری کەرکووک باز واکات کە زەوی دابین کردووە بۆ ڕۆژنامەنووسانی شارەکە بەڵام کۆمەڵێک پێوەریان کردووە بە مەرجی پێدانی زەویەکان کە بەو پێوەرانە بێت زۆری نێ ڕۆژنامەنووسانی کورد لە داوەرگرتنی زەوی بێبەشە بن بۆیە ڕۆژنامەنووسانی کەرکووک لە ماوەی چەند ڕۆژێ ڕابردووە لە ماوەی چەند مانگی ڕابردوو جارێکی هەڵوێستا نەبوو دوێنێش بە هەمان شێوە هەڵوێستێکی دیکەیان هەبووە کە گرەی و گازەندەی خۆیان سەبارەت بە دابەشکردنی زەوی خستۆتە ڕووە چەند داواکاریەکیان لە ئیدارەی کەرکووک گۆ لەلایەنە پەیوەندیدارەکان و لە حکوومەتی عێراق کردەوە بۆی کە ئەمانە لە بەرچاو بگیرێت بۆ دابەشکردنی زەویەکێ لەوانە ئەو ڕۆژنامەنووسانی کە لە کەرکووک زەوی وەرەگرن لە عەرەبە هاوردەکان نەبن لەوانە نەبن کە بۆ گۆڕانی دیموگرافیای کەرکووک هاتوونەتە شارەکە و ئەحسای 57یان کەرکووک بێت منە گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز سیانووری بکەم کە یەکێکە لە ڕۆژنامەنووسە مەیدانەکانی کەرکووک کاکسیا سڵاو لێبێ بابەتی دابەشکردنی زەوی بەسەر ڕۆژنامەنووسان هەرچەندە مافێکیشە مافێکە کە بە ڕۆژنامەنووسان پێویستە بدرێت بەڵام کێشەکەی چیە لە کەرکووکە؟ زۆر سوپاس کاکاروان ئێمە لە ماوەی بەتابەتی پێش 16 ئۆکتۆبەر و دوای 16 ئۆکتۆبەر و دوای ئەو ڕووداوانە چەند جارێک ئێمە هەوڵمان داوە لە ڕێگەی ئیدارەی کەرکووکەوە زەوی بە ڕۆژنامەنووسان بدرێ وەکو پارێزگاکانی دیکەی خوار و ناوەڕاستی عێراق بەڵام لە پێش 16 ئۆکتۆبەر کۆمەڵی عەرقەلە دروست بوو کە بەداخەوە نەبوو دروست بێ ئەبوو ئەو کاتە ئەم کەیسە یەکلایی بێتەوە ترەوەی کە ڕۆژنامەنووسی کارایە مافی خۆی پێ بدرێ وەکو پارێزگاکانی خوار و ناوەڕاستی دیکەی عێراق بەڵام ئەوە نەکرا لە دوای ڕووداوانەوە ئێستا ئیدارەی کەرکووک ماوە ناماوەیەک ینی نووسراوێکە کە بابەتێک بڵاوە کاتەوە بەوەی کە زەوی ئەدرێ بە ڕۆژنامەنووسان ئەوەی کە بۆ ئێمە دەرکەوتەوە جەنابیشتان ئاگدارن ئەوەیە کە ئەو ڕۆژنامەنووسانە ناگرێتەوە هەوەی سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراقیان نییە و ینی لە لیستی سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراق نین ئەمە گرفتی بۆ ئێمە دروست کردووە کە ئێمە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەندامی کاراین و لە دوای پرۆسی ئازادیەوە ئێمە لەم شارە ڕۆژنامەنووسی کاراین لەم شارە و لە ڕووداوەکان هەبووینە ڕۆماڵی ڕوودا و گۆڕانکاریەکانی کەرکووکمان کردووە بەڵام سیرەکەی ئەوەی کە ڕۆژنامەنووسی کارانی ماوەیەکی کەمە هاتووە ئێستا ناوی لە لیستەکەی سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراق هەیە بەڵام کۆمەڵێکی زۆر لە ڕۆژنامەنووسان بەتابەتی وانەی کە ڕۆژنامەنووسی کوردن و لە ئەندامی کارەی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە ناوی ئەمانەی تیانە بۆیە ئێمە لە ماوەی چەند مانگی ڕابردوو نوێنەری خۆمان دەستنیشان کەوتمان کاکە ئێوە نوێنەری ئێمە بن بەوەی بچن گفتوگۆ لەگەڵ ئیدارەی کەرکووک لەگەڵ سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراق بکەن بەوەی کە بزان بە چی حەق و مافێک مافی ئێمە نادرێەوە زەوی بە ڕۆژنامەنووسان نادرێ دیارە دوێنێ کە جارێکی دیکە گوایە لیستێکی دیکە بڵاو بۆتەوە ڕۆژنامەنووسانی کوردیتیانیەوە بەشێک لەو ڕۆژنامەنووسانەی کە هەوێیان هەیە و ئەندامی مشارکن لە لەقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراق ئەوانیشی تیانە کە کوردن بۆی ئێمە ناڕزاییمان دەربڕیوەوە جەنابتان ئاگدارن ئێمە تا ئاسی سکاڵا قەزێکە بین و ڕێگە نادەین بە هیچ جۆرێک زەوی لە کەرکووک بەبێ ڕۆژنامەنووسانی کورد دابش بکرێت پێدوانی ئەو عەرەبە هاوردانی کە هاتوونەتە کەرکووک هەنێکیان ڕۆژنامەنووسن جارێکی دیکە تاریبەکرێنەوە تاریبەکەنەوە کە بۆی زەویان پێدرێت ئێمە وتومانە لە ڕۆژنامەنووسانی کورد و لە ڕۆژنامەنووسانی عەرەبیش ئەوەی کە خەڵکی ڕەسەنی کەرکووکە مافی خۆیەتی و ئێمە دژی هیچ پێدانی امتیازاتێک بە ڕۆژنامەنووسانی عەرەب و تورکمان نین لەم شارە هاوڕێ ئێمن و هاوپیشەی ئێمن بەڵام ئەوەی گرفتە کۆمەڵێک کراونەتە ناو لیستەکەوە شایانی ئەوە نین زەویان پێ بدرێت لەبەرەوەی هەم خەڵکی کەرکووک نین هەم ماوەیەکی کەمە ڕۆژنامەنووسن هەم ماوەیەکی کەمیشە بوون بە ئەندامی سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراق لە کەرکووک یعنی ئەمانە هەمووی گرفتن لە بەردەمەوەی کە ئێمە ڕێگە نەدەین ئەو ڕۆژنامەنووسانە زەوی وەربگرن و بەسەر پشتی ڕۆژنامەنووسانی ماندووی کەرکووکەوە بە عەرەب و تورکمانەوە خۆ بەشێک لە عەرەب و تورکمانەکانیش نیگەرانن بەوەی کە ناوی ئەوان شیتیانە لەبەرەوەی بە بیانووی ئەندامی سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراق نین بۆیە ئێمە پێمان وایە ئەمە ستەمە لە ڕۆژنامەنووسانی کارای کەرکووک کەکرێ بە عەرەب و تورکمان و کوردەوە بە تایبەتی کوردەکان لەبەرەوەی لە ناو لیستەکەیە کەمترین کورد دیاری کراوە و ئەو کەسانێکی کە مستحقن ڕۆژانە لە کەرکووک خەریکی ڕۆماڵی ڕووداوەکانن خەریکی ڕۆماڵن ئەو ڕۆژنامەنووسانی تیانە سپاس بۆ ڕاستەخۆ لەگەڵ مێرەبان ئەمیکە میوانەکەم باسی کردەوە
گرفتی بەردەم دابشکردنی زەویە بۆ ڕۆژنامەنووسانی کەرکووک لە کاتێکا کە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق سەرجەمیان زەویان بە ڕۆژنامەنووسان داوە تەنها ئەوەی ماوە زەوی بە ڕۆژنامەنووسان بدا کەرکووکە بەڵام بەهۆی بوونی گرفتی ڕۆژنامەنووسانەوە پشتگوێخستنی ڕۆژنامەنووسانی کورد ینی ئەوەی کردووە کە تاکو ئێستا زەوی بە ڕۆژنامەنووسان نەدرێت ئەوەی کە بربەستە ئەوەیە کە خەڵکانی دەرکاوە بۆ وەرگرتنی زەوی خەڵکانی ناشایستن و زۆرینیان لە دەرەوەی کرد. سپاس کاروان، سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت، دەست خۆش.